سپیکا بولتنه دا مگوت ایرو 14 ماه شباطه روژا اویندارانه والنتاینه لهوليري دیزاینره کی کرد یه جلو برگان به نام سیداد با قماشه کی سپی جاوا کی سپی گلین سورو سپی دیزاینه که تایبت چکریه چکرنا وی فیستانی 5 روزان پیرا درش کریه لی کچاج روز آوای کردستانه که خلق قامش لویه به نام هند حسین ناویویه 18 سالیه و 11 سال لهوليري دجی بو مدل سیداد و لداویه جی قزنج کرد چه قزنج کرد؟ فیستانه کج بو مدلیه هات بو دروتن بو پاراوی جبوه هاتا پیشکش کرد گوڵەکانەوە جبسۆفی لاوەکەی دیکە ڕۆزە با بڵێن حەزیەکەم لە شکلی داری بەکارهێنایە لەبەروەی حینە سەوزە وەکو داری ئەوەش وەکو شتی هەدیە وەکو هەدیە سپین لێ بەکارهێنایە تا دیاربی گوڵەکان لەناوی پێنج ڕۆژ دەبی فەریچیمە تقریبا 200 کەڵە گودم لێ بەکارهێناوە هەم سروشتی و هەم دەستکاری خۆمە دیزایانی خۆم بەکارم هێنا وەکو قوماش 12 مەتر قوماشم لێ بەکارهێنایە دیزاینەکەش پێم خۆش بوو چواردەی دوو ڕۆژی گوڵی سوورە تێچووەکەی تقریبا 300 دۆلاری تەکلیف کردووە أسحج تكن بشغلي بشغلم موديل لبسال خوكم جبو في روجي ما أفستان فكر موديل جيلكي خوشكة روجي فالنتاينا وقلت طبيعي طبعا أف موديل وك موديل هديتي خوشكة هم کچکا ما خوشکه هم جی دیزاینر تشتکی جوان چکریه و هم جی مالا و آوابه و تماشا کرو حتی 7 ساعت هفته یواره بمین انت خوشیده خاطری الله